الرحيم. دیمەنەکان تەواوبوونی خولی تایبەتە بە نووسینی برایلی تایبەت بە نابینایان و کەمبینینەکان کە لەلایەن ڕێکخراوی ڕۆشناییەوە بەڕێوەچوو. لە خولەکەدا 25 خوێندکار بەشداریان کردووە و وانەکان لەلایەن 4 مامۆستاوە کە لە شاری کەربەلاوە هاتوون پێشکەشکرا. ڕاهێنە لە شاری کەربەلاوە هاتوون بۆ ئەوەی لە شاری سلێمانی ئەو نابینانە فێری شێوازی نوێی برایل و ئەو شتانەی کەوا پێویستە بۆ ژیانی نابینەیان بە 3 تەوەر لێرە دەوریان بۆ بکەنەوە و ڕاهێنانیان بۆ بکەن. یەکەمیان فێربوونی برایل بۆ زمانی عەرەبی، دووەمیان زانیاری لەسەر کۆمپیوتەر و سێمیشان شێوازی مامەڵەی دروست بۆ نابینەیان. نابینایەک چۆن دەستی ئەگری، چۆن خواردن لە بەردەمی دانی، چۆن لە شەقامێکی پەڕێنیتەوە، هەموو ئەو شتانەی کەوا شێوازی مامەڵەی دروست بن لەگەڵ نابینا. ئەو فێرخوازانی بەشداریان کردووە بەشێکی زۆریان خوێندەواریان هەیە و لە بەشە جیاوازەکاندا بڕوانامەیان بەدەستێناوە، بەڵام وەک خۆیان دەڵێن ئەو شێوازەی خوێندن و نووسینە بۆ ئەوان زیاتر چێژبەخشە. ئێمە ئەم برایلە خوێندومانە بۆ ئەوەی ئەوەمان کە باش نینتیایە باش بین و ئەوەیشی کە لێی نازانین بە برایل نەما خوێندەوە فێر بین، چونکە خوێندنەوەی برایل چێژێکی تایبەتی هەیە بۆ کەسی نابینا کە کتێبی پێ بخوێنێتەوە. کتێب کە بوو بە سەوت هەروە ئەوە کتێبەکە لە بەرچاوت بێ و بیبینی و شتی لێ وەرگری، بەڵام ئەو چێژەی نییە کە خۆت کتێبەکە بخوێنیتەوە. سوودەکەی هەیە بەڵام چێژەکەی نییە. فێرخوازان باز لەوە دەکەن لە هەرێمی کوردستان گرنگی نادرێت بە خاوەن پێداویستیە تایبەتەکان و ئەو پێداویستیانی بۆ ژیانی ئەوان گرنگە بە دەستێنانی قورس و ئەستەما. ئێمە ئەخوێنین هەوڵێن کەوا لەو بێتاقەت و بێزاری بینە دەرەوە و هەم عیلم و زانستە بەدەست بێنین و کاتێک خۆش بەسەر بەرین، بۆیە زۆر بۆ ئێمە ئیسفادەی هەیە. بەڕاستیان نووسینی برایلە زۆر زەڕورە، بەڵام بەداخەوە لەم وڵاتە گرنگی زۆری پێ نادرێ. و منیش خۆم ینی سپاس بەخوا بە شێوازێکی گشتی لێ ئەزانم و لەم دەورێش ئیسفادێکی باشم کردووە. نووسینی برایل یان زەبەر نووسینێکی تایبەتە بە کەسانی نابینا و کەمبینە. ئاسانکاری و دەرفەتی بۆ نابینایان فراهم کردووە بۆ ئەوەی لە چێژی خوێندنەوە و نووسین بێبەش نەبن وەک هەر کەسێکی ئاسایی. ئەوەش لە ڕێگەی پەنجەدانان لەسەر نووسینەکە، واتە چۆن کەسێکی ئاسایی لە ڕێگەی چاوەکانیەوە نووسینێک دەخوێنێتەوە، ئاواش کەسێکی نابینا لە ڕێگەی پەنجەدانان لەسەر نووسینی برایل خوێندنەوەی خۆی ئەنجام دەدات. هانا مەحموود، میدیای سبەی، سلێمانی.